گەندەڵی دیاردەیەکە لە دیاردە کۆمەڵایەتیە خراپ و هەڵەکان، جۆرێکە لە بیرکردنەوە، لە ڕەفتار و هەڵسوکەوت، لە کۆکردنەوەی سەروەت و سامان بە شێوەیەکی ناشەرعی و نایاسایی کە تاکێک لە تاکەکانی کۆمەڵگا یاخود گروپێک یان کۆمپانیایەک یاخود دام و دەستگایەکی حکومی یان ناحکومی پێی هەڵدەسێت و ئەنجامی دەدات لە پێناو دەستکەوت و بەرژەوەندی شەخسی لەسەر حسابی بەرژەوەندی گشتی و بەرژەوەندی ئەوانی دیکە، کەواتە گەندەڵی بریتیە لە پێشێلکردنی یاسا و لادانە لە نەریت و عورفی کۆمەڵگا. ئەم دیاردا ناشرین و دزیەوە لە بەشی هەرە زۆری کۆمەڵگاکان بەگرە دەتوانین بڵین لە تەواوی کۆمەڵگاکاندا بەڕێژە و بڕی جیاواز بڵاو بۆتەوە و بوونی هەیە، بەتایبەت لە کۆمەڵگەی عەرەبی با کۆمەڵگەی کوردیشەوە بڕ و ڕێژەکەی هەم مەترسیدارە و هەم لە هەڵکشان و بەرزبوونەوەدایە. گەندەڵی و سەروەری یاسا دوانەیەکی پێچەوانن، بۆ مانای لە غیابی یاسا و نەبوونی لێپرسینەوەی یاسایی تۆوی گەندەڵی بە ئاسانی چەکەرە دەکات و زۆر بازووی گەشە و نەش و نما دەکات و گەورە دەبێت. با پێچەوانەشەوە بوونی یاسا و لێپرسینەوەی یاسایی وا دەکات تۆوی گەندەڵی خاکێکی بەپیت نەدۆزێتەوە بۆ گەشە و نەش و نماکردن و گەورەبوون. دیاردەی گەندەڵی بە مەترسیدارترین دیاردەی نەرێنی دادەنرێت بۆ سەرئاسایشی نیشتیمانی و تێکدانی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان، چونکە ئەم دیاردەیە هەموو جومگە سەرەکی و هەستیارەکانی دەوڵەت دەگرێتەوە، لەوانە سوپا، هێزەکانی ناوخۆ و تەندروستی و پەروەردە و شاروانیەکان و بازرگانی و کرین و فرۆشتن و هەموو سێکتەرەکانی دیکە. ئەوەی جێگەی مەترسیە گەندەڵیە گەورە و مەترسیدارەکان لەلایەن خەڵکان و گروپی دەستڕۆیشتووی ناو حکوومەت و دەسەڵاتەوە ئەنجام دەدرێن. کەسانێک ئەنجامی دەدەن خاوەن پێگە و پۆستی گەورن، پلەی وەزیفی بەرزیان هەیە، دەسەڵات و هێزی تایبەت بە خۆیان هەیە کەوا دەکات ڕوبەڕووی هیچ جۆرە لێپرسینەوەیەک نەبن، نەیاسا و نەدادگاکان ناتوانن سنوورێک بۆ ئەو فەسادە بەربڵاویان دابنێن کە بە ئاشکرا ئەنجامی دەدەن. بەڵام لە بەرامبەردا هەم یاسا و هەم دادگاکان خەڵکانی سادە و بێپشت و پەنا لە سەر بچووکترین گەندەڵی دادگایی دەکەن و فڕیان دەدەنە کونجی زیندانەکانەوە. باشکرا و لە میدیاکاندا باز لە دۆسیەکانیان دەکەن و بەدەنگی بەرز قسەی لەسەر دەکەن و بڕیاری تون لەم بارەیەوە دەردەکەن. خودی ئەم حاڵەتەش بۆ خۆی جۆرێکی زەقە لە گەندەڵی و مەترسیداریشە، چونکە دادگاکان وەک تۆڕێکیان لێدێت لە بریگرتنی ماسیە زل و سەرە گەورەکانی گەندەڵی، ماسیە بچووک و باریک و لاوازەکان دەگرێن. جۆرەکانی گەندەڵی زۆرن، بەڵام لە باوترین جۆرەکانی بریتین لە بەرتیل و خزم خزبێنە و ئاستە و دزینی پارەی گشتی. لە گرنگترین هۆکارەکانی بەربڵاوی گەندەڵیش بۆ نەخوێندەواری و لاوازی ئاستی هۆشیاری کۆمەڵگە و زاڵبوونی سیستەمی عاشاری بە سەرسیستەمی کارژێری دەوڵەت دادەنرێن.